إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی یاساکان لە ڕووی مادی و معنەوی شتێک نییە لەم گەردوونا بگوزەرێ و ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە دەسوودەمی بۆ نەبردبێ و یاسای بۆدا نەنابێ. یەکێک لە ئەو بابەتانەی کە ئینسان ژیانی پێوەی مەربوط و پەیوەستە بریتیە لە مەحەبەت و خۆشەویستی. دیارە خۆشەویستیش لە شەریعەتە کۆمەڵی یاسا و تایبەتمەندی خۆی هەیە. ژیانی ئینسانەکان بە خۆشەویستی ئەڕوا. خۆشەویستی مطلق و تەواومان هەیە، خۆشەویستی مقەیەدمان هەیە. جاری وا هەیە لە نێوان دوو کەسە خۆشەویستی دروست ئەبێ، بەڵام خۆشەویستێکی گشتگیر نییە و لە شەریعەتە ئەمر بە تۆ کراوە کە دڵت چۆن بێ لەگەڵ خوایە لە خۆشەویستیە. هەموو معناکانی خۆشەویستی لە بەرخودان و تەسحیە و لە خۆبوردەیی و خۆمانووکردن و تەنانەت نەفس پێشکەشکردن، هەموو ئەم مەعانیە جوانیانە لەناو مەحەبەتی خوایە ڕەنگ ئەداتەوە، لەناو مەحەبەتی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم ڕەنگ ئەداتەوە. بۆیە ئینسانی موسڵمان مەأمورە بەوەی کە خۆشەویستیەکەی لەگەڵ خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم گشتی و گشتگیر و مطلق بێ. لە غەیری ئەم دوانە خۆشەویستی ئینسان خۆشەویستی نسبیە. لە هەندێک شتا کەسەکەی خۆشەوێ، لە هەندێک شتی ترە نایەوێ. طەبیعەتی ئینسان. جاری وا هەیە کەسێک دایکی خۆی زۆر خۆشەوێ، بەڵام ڕقی لە سیفەتێکی دایکێتی. طەبیعیە حاڵەتێکی ئینسانە. تەنها خۆشەویستی خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم کە مطلقە. ئەم شەریعەتە پیرۆزە کۆمەڵی یاسای زۆر گەورەی بۆ خۆشەویستی داناوە لە دڵی ئێمە. زۆر زەڕورە ئێمە ئیماندار بزانین چۆن مامەڵە ئەکەین، تایبەت لەناو خێزەوان و خانەوادەیە ژن و مێرد لەگەڵ یەکترە، ئەبێ بزانن چی ئەو معنای خۆشەویستی کە شەرع ئەمری پێکردووە کە لە بەرابەرەکەیە جێبەجێ. ئەمڕۆ زەمانێکە زەمانی جەنگی زاراوەکانە، لەوە ئەچێ شتێکی بێهۆشکەری پیسی قێزەون بێنن ناوی لێ بنێن شەرابی ڕۆحی، بۆی سەرنجی گەنجی پێڕابکێشن. ناوە جوانەکان لە شوێنێکی ترا دانن. ئافرەتێکی بە دڕەوشت پێ ئەوترێ سۆزانی. کەلیمەی سۆزان چ کەلیمەیەکی جوانە؟ سۆز چەند کەلیمەیەکی گەورەیە کەچی ئەیهێنن ئەیبڕن بە باڵای ئەمە. نێرباز و بەرەڵا ناوی لێنن هاوڕەگەز خواست. ئەم فکرە فکری ئێستا نییە، هی زەمەنی شەیطانە. شەیطان چۆن ئادەمی خەڵەتە؟ هل أدلك على شجرة الخلد؟ پێت بڵێم داری هەتایی کامەیە؟ خۆ نەیوە داری گەنم بخۆ، سەر زەویش پڕە، هەر لێشێ خوارد فڕە دەدەنە دەرەوە لە ناو بەهەشتا. شتیوە ناڵێ، جوانی ئەکا. ئەمڕۆ گەنج لە هەموو کاتێک زیاتر پێویستی بەوەیە، یان با بڵێم خێزان پێویستی بەوەیە لە معنای خۆشەویستی حەقیقی تێبگا. خۆشەویستیمان هەیە، شەهوەتمان هەیە، جنسمان هەیە. زۆر کات ئەمڕۆ
ئەم وشە جوانە گەورەی خۆشەویستی دراوە بە جنس بەس، دراوە بە شەهوەت بازی و بەس. بۆیە زۆر کات سەیرەکەی ماڵەکان ناجح نابن، داتاکان سەیرەکەی هەندێک جار خەریکە نیکاح و تەلاق لە کوردستانە هاوتا ئەبێت. هۆکارەکەی ئەوەیە کە لە معنای قوڵی خۆشەویستی نەگەیشتوین، تێنەگەیشتوین لەگەڵ کەسێکە بژین وا تەسەوڕەکەین ئیتر ئەمە مەیدانی خۆشەویستیە، نازانین ئەوە خۆشەویستێکی نسبیە. هیچ ئافرەتێک نییە و هیچ ماڵێک نییە کە ماڵی مەحەبەت تایە بە هەموو بە شێوازەکانەوە مطلقی دەستەبەر ببێ. داستانە لە خزمەتتانە ئەگەڕمە و یەکەم یاسای خۆشەویستی باسەک کە لە شەریعەتە دانرا و بزانە عومەری کوڕی خەتاب ئەمیری ئومەت و ملهەمی ئومەت چۆن تێگەیشتو لە مەسەلەی مەحەبەت. لە زمانی ئیمامی عومەرە کوڕێک بە ناوی گەنجێک بە ناوی ئیبن ئەبی عەزرەی دوئەلی هەر ژنی ئەهێنا و دوای بینە خولعی لەگەڵاک. خولع بەو شێوازەیە کە ئینسان تەلاقەکەی ئەداتەوە بەرامبەرەکەی بە خێزانەکەی ئەڵێ ئەگەر بە من ڕازی پێم ڕازی بە ڕازی نیت تەلاق لە دەستی توێ. ژنەکەش ئەڵێ کاکەوە قبوڵم کرد و لەسەر شتێ پارە ڕێەکەون و تەلاقی ئەدا. پێوتێ خولع. چۆن لە شەریعەتە نیکاح دراوەتە دەستی پیا و خولع دراوەتە دەستی ئافرەت، چونکە ئافرەت هەتا لە خولع قبوڵ نەکا لێ قبوڵ ناکرێت یان تەلاقەکەی ناکرێت. لەناو خەڵکا مەشهور بوو کە ئەم ئیبن ئەبی عەزرەیە زوڵم ئەکا لە ئافرەتان، چونکە زوو خولع ئەکا لەگەڵیان، جیا ئەبێتەوە بە خولع، ئەو شتێک کە پێی داون لیان وەرەگرێتەوە بە جیانە هێڵێ. ئەم شتەش بەلای ئەم گەنجەوە زۆر ناڕەحەت بوو، بڕیاری دا بچێتە خزمەت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بۆ ڕاستکردنەوەی ئەمە. عەبدوڵڵای کوڕی ئیبن ئەرقەمی بان کرد، وتی وەرە لەگەڵما بۆ ماڵەوە، بە زۆر بردی بۆ ماڵەوە، لەگەڵ خێزانیا بوو بە دەنگە دەنجیان. ئەم دەنگی بەرز کردەوە بۆی عەبدوڵڵای گوێی لێبێ و ئافرەتەکەش تووڕە بوو دەنگی بەرزە کردەوە، هەردووکیان عەبدوڵڵای گوێیان لێوە بۆی شاهید بە لای ئیمامی عومەر. وتی سوێنت ئەدەم بەخوا بە ئافرەتەکە، تۆ ڕقت لە منە یاننا، هیچ ڕقێ لە دڵ تا بەرامبەر بە من هەیە یاننا. ئافرەتەکە وتی کورە سوێنم مەدە. دوو سێ جار تیکە وتی ئیلا سوێنە دەدەمە بێ سوێن خۆی. وتی ئەرە وەڵا لە دڵما ڕق هەیە بەرامبەر بە تۆ. وتی دێ باشە ئەو کەلیمە مەویست، خۆ عەبدوڵڵای گوێ لێ بوو، دەبا بچین بۆ لای ئیمامی عومەر. هاتنە خزمەت ئیمامی عومەر، وتی یا ئیمام لەناو خەڵکا بڵاو بۆ تۆ من زوڵم لە ئافرەتان ئەکەم. ئەوەش حاڵەکەمە عەبدوڵڵای کوڕی ئەرقەم ئاگای لە یەتیبانی کە پرسیاری لێ کرد. عەبدوڵڵا شاهیدی بۆ دا. ئیمامی عومەر ئەم ئافرەتەی بان کرد، وتی وەرە تۆ وتوتە بەم پیاوە کە من ڕقم لێتە، ئەم کەلیمەیە وتووە؟ وتی وەڵڵاهی یا ئیمام من تازە تەوبەم کردو، من تازە گەڕاومەتەوە، ئینی ئەوەل من تاب وەراجع ئەمر الله، من تازە گەڕاومەتەوە بۆ لای خوا و تەوبەیەکی صادقانەم کردووە. بەخوا ئەی ئەمیری ئیمانداران، ئەوە زۆری لێکردم و سوێنی دام بەخوا، منیش نەم ئەویست درۆکەم لە حوزوری خوایە. دەیت خوا ئەی ئەمیری ئیماندار من درۆ بکەم، بزانە ملهەمی ئومەت و فەقیهی ئومەت چۆن تێئەگا. فەرمووی نەعەم بەڵێ فەکذیبی، بڕۆ درۆی لەگەڵا بکە، چونکە حوبی تەواو بە کەماڵی حوب دروست نابێ. ئەم حوبی کەماڵی ئەوێ تۆش لە ماڵە حوبی نسبیت ئەوێ. بۆیە ئەگەر وتی خۆشت ئەوێم، سوێن بخۆ لەسەرەوەی کە خۆشت ئەوێ، چونکە حوب نسبیە. وتی ڕق لێم نییە، سوێن بخۆ بڵێ ڕقم لێت نییە، چونکە ئەو نسبەت ئەوێ، لە نسبەکەیە تۆ درۆت نەکردووە. دەی بزانن هیچ کەسێک نییە لە ماڵەکەی خۆیە بە کەماڵی حوب دامەزرابێ. قسەیەکی مەشهوری ئیمام فەرمووی ئین ئەقل البيوت الذي يبنى على الحب ولكن الناس يتعاشرون بالإسلام والإحسان. فەرمووی کەمترین ڕێژەی ماڵ هەیە کە کولی مەعانیەکانی حوب تیا جێگەی بوو بێتەوە، خۆشەویستی تیا جێگەی بوو بێتەوە، بەڵکو ئەم دوو کەسە معاشەرە ئەکەن لەگەڵ یەکترا. ئیسلام کۆمەڵە یاسای بۆ داناون، لەگەڵ یەکترا یاساکان جێبەجێ ئەکەن و هەندێک جاریش لێبوردەیان ئەبێ بەرامبەر بە یەکتری و ئیحسان بەرامبەر بە یەکتر ئەکەن. لێرە ئێمە یاسایەک زۆر گرنگە لە ماڵەکانمانە تێی بگەین. یاساکەش بریتە لەوەی کە بزانین کەمترینی ماڵەکان لەسەر معنای حەقیقی خۆشەویستی دائەمەزرێ.
بەڵکو معاشرە لەگەڵ یەکترا و ژیان لەگەڵ یەکترا هەندێ معانی خۆشەویستی تیا و هەندێ معانی ڕقی تایە هەموو دوو ئینسانێ پێکەوە کۆ ئەبنەوە لە ماڵێکە کۆمەڵی خۆشەویستی لە نێوانیانە کۆمەڵە ڕق لە نێوانیانە هەیە عاقڵەکان ئەوانن برەو بە خۆشەویستێکە ئەدەن بێعقڵەکانیش ئەوانن بە خراپە و ڕقەکانەوە ئەنیشتنەوە ئەو ماڵەی کە ئاژاوەیەتی ئەکەوێ و دروست نابێ و ئەکەوێ دوو کەسەکە بە ڕقەوە لەگەڵ یەکترا مامەڵاکەن بەشی ڕقەکە هەڵەبژێرن ئەو ماڵەی کە ئالوودەیی و ئاسوودەیی و مەوەدەت و مەحەبەتیا وردەوردە دروست ئەبێ بریتە لەو ماڵەی کە مەعانیەکانی مەحەبەت و خۆشەویستی لەگەڵ یەکترا ئەگۆڕنەوە بۆیە ئەم یاسایە زۆر گەورەیە کە ئێمە ئیماندار تێبگەین لە مەسەلەی خۆشەویستیە وا نەزانی کە ئەبێ خێزانەکەت لە هەموو شتێکی جەماڵە یەکەم بێ شتیوا لە سەر زەویە دروست نابێ وا نەزانی لە زمانیا ئەبێ ئیتر تەواو مەلائیکە ئاسا بێ لە کردەوەکانیا بەو شێوازە ئافرەتیش بە هەمان شێواز بۆ پیاو نابێ وا تێبگا کە هەرچی مەعانی هەیە لە مەحەبەت و خۆشەویستی و فەضیلەت و گەورەیەتیایەتی نەخێر ئێمە مرۆڤین هەر یەکەمان کۆمەڵێک کەم و کوڕی زۆرمان هەیە هەمومان پێکەوە کەم و کوڕەکان بۆ یەکتر چارەسەر ئەکەین و چاک ئەکەین ئەگەرنا ناتوانین پێکەوە ژیان بگوزارێنین ئەمڕۆژ کە گرفتێکی زۆر لە دادگاکان و لای ماوەسایانی ئاینی و لەناو عائیلە و خێزانەکانە دروست ئەبێ دیارە کافر و بێدین ئیشی لەسەر کردووە لەسەر ئەوەی کە استقرار نەکەی لە ماڵەکە ئارام نەبی لە ماڵەکە چونکە ماڵی ئارام مناڵی ئارام پەروەردە ئەکا مناڵی گەورە پەروەردە ئەکا ئەوانش ئەویان نایە بە تایبەتی لەم جیهان و وڵاتەی ئێمەیە ئەیانەوێ کاولەیە دەرچێ کەس نەناسێتەوە بۆیە جەنگ ئەکەن لەسەر ئەمە دووەلی ئەوروپی و غەرب و یەهود و نەسارا باش ئیشی خۆی کردووە لە ئێستەوە نا سەدان ساڵە کار لەسەر ئەمە ئەکا ئوسرەی ئێمە تێک بدا بۆیە دێت کەلیمەیەکی ڕەغونەقداری خۆشەویستی هێناوە لەگەڵ تەنها شەهوەتا کۆی کردوێتەوە ئیتر هەموو جەماڵەکانی تری کوشتووە بۆیە تۆ ئەی ئیماندار یەکێک لە یاساکانی خۆشەویستیت لە ماڵەکەی خۆتە لەگەڵ ڕەفیق و هاوڵەکەتە لەگەڵ دۆسەکەتە ئەوەیە تێبگەی خۆشەویستی تەنها نسبی لە نێوان ئینسانەکانە ڕوئەدا ئەوە خۆشەویستی مطلقە بۆ خوایەکی بێعیب بۆ پێغەمبەرێکی معسووم کە هەرچی مەعانی و جەماڵ و کەماڵی حب و خۆشەویستیە جێگەی ئەبێتەوە ئەگەرنا ئەوی تری هەر هەمووی مەیدانی ئەوەیە کە تۆی ئیماندار منی ئیماندار هەر کەسێکمان پێکەوە کاتێک مامەڵە لەگەڵ یەکترا ئەکەین و مەحەبەت و خۆشەویستیمان ئەبێ بزانین کە مەحەبەت مانای هەڵە نەکردن نییە ئێمە وا تەسەوورکەین ئەو کەسەی کە خۆشمان ویست ئیتر تەواو هەڵەی لێ نابینین ئەمە زۆر هەڵەیە زۆرینەی کات شۆڕشە ئیسلامیەکان بەگشتی لە جیهانی ئیسلامیە هەموویان گرفتەکەیان ئەمە بوو کەسێکیان کردوتە قودوە خۆشەویستی مطلقیان داوەتێ دواتر خۆشەویستەکە شکاوە بزوتنەوەکەش فەوتاوە بۆیە گرنگە ئێمە ئیماندار ئەم یاسایانە وەکو خۆی تەنفیسکەین پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یاسای بۆ ئەم دڵی تۆ داناوە چۆنت خۆش بێ ماڵەکەت چۆن خۆشەویستی بەکارهێنی لەگەڵ خێزانە لەگەڵ دایک و باوکە لەگەڵ براکان لەگەڵ یەکترە جاری وهەیە لەسەر شتێکی بچووک چونکە مەسەلەی ڕقەکە دوو برا پێکەوە قسە ناکەن چونکە مەعانیە جوانەکان هەموو لا ئەبن تەنها بە ناشرینیەوە ئەنیشنەوە بەڵام کاتێ سەیری مەعانی جوانکەن زۆر شتی جوان و نازار و ناوازە ئەبینن ئەوە یاسای یەکەمە کە لە خزمەتتانە عەرزم کرد یاسای دووهەم کە ئایا ئەسڵی خۆشەویستی لە دڵی ئینسانە بۆ هەر یەکێک لە مەخلوقات بنەمای خۆشەویستەکە خۆی گوناهبار نابێ ئینسان لەسەر بەڵکو ئەوەی کە گوناهبار ئەبێ لەسەری ئەو زیادە ڕەویەیە کە لە مەحاریمی خۆیان ئەیکا ئەگەرنا دڵی ئینسان لە دەستی خۆیان نییە هەتاوەکو محاسبە بکرێت لەسەر مەحەبەتی یا ئەسڵی مەحەبەتی بەڵکو دیاردەکانی مەحەبەت ئەسبابەکانی مەحەبەت هۆکارەکانی مەحەبەت دەستبردن بۆ مەحەبەت ئەمانە وا لێ ئەکا کە ئینسان گوناهبار داستانێک لە خزمەتتانە بەریڕە و مغیث ژن و مێردێک بوون ژنەکە پیاوەکەی خۆی نەئەویست هەوڵی دا و هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم و هەر چۆنێ بوو لەم پیاوەتی هەرچی شتە ئەیدەمەوە نامەوێتەوە خۆشم نایە جیا بوونەوە لە یەکتر
پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم با عباس ما ودای عباس تو ابینی سری سرز تورنامنه ام افرت او اندرخی لو بیا او اند بعکس او افرت کی خوشه حتى افرمه مغیث شوێنی بەریرە کەوتبوو ئەگریا فرمێسێک بە چاوی ئاهاتە خوارەوە ئەی تخوا کەسێک نییە شەفاعەتم بۆ بکە مافرەتە بگەڕمەوە ئەوەندە تەئسیر و کاریگەری لەسەر دانابوو تا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم چوو داوای کرد لە بەریرە کە بگەڕێرەوە بۆ لای مغیث وتی یا رسول الله ئەگەر ئەمرم پێ ئەەکەی ئەگەڕێمەوە وتی نا وەڵڵا شەفاعەتەکەم وتی دەی وەڵڵا هیچ ئیشێکم پێ نییە ناگەڕێم علەما لێرە ئەفەرمون کەوابوو ئەسڵی مەحەبەت کە لە دڵی ئینسانایە مادام سەر نەکێشێ بۆ حەرام ئەوە ئینسانە دڵی ئینسانە دەیان ئافرەت ئەبینێ خۆشیەوێ دەیان کەس ئەبینێ خۆشیەوێ ئایا خودی ئەم خۆشەویستێت تەنها لە دڵا مایەوە و سەواون دەری بڕی یا کوژانیەوە لە دڵێ نەناخابووە خەفەتێک و نەما یان ئەوە تا دەری بڕی و وردە وردە هەنگاوی بۆ ناو بەرەو خراپەی برد کامیانە ئەگەر حاڵی یەکەم بێ ئەم کەسە گوناهبار نابێتیایە حافظی مغەڵتایە فەرمێ علەمای ئومەتی ئیسلامی هەموو ئیجماعیان هەیە لەسەر ئەوەی کە خودی مەحەبەت منکر نییە لە شەرعا شتێک نییە منکەر بێت و تو ئەبێ لای بەری وەلە شەرعا بە مەحظووردا نەدراوە و ابن بەطال شارحی بوخاری ئەفەرمێ ئەگەر ئینسانێکی ئیماندار گەنجێک کەسێکی خۆشویست لە دڵ و دەرونی خۆیە بەڵام ئەم کەسەکە خۆشیویست هیچ حرامێکی لەگەڵا نەکرد تەنها شتێک بوو لە دڵا کەسێکی خۆشەوێ سەواون دەری بڕێ یا دەری نەبڕێ ئەفەرمێ هیچ گوناهێک لەما نابێت ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ کە ئەفەرمێ مەسئلەی حوب کە باس کراوە زۆر لە دڵا کێشەی نییە بەڵکو لە دڵا کاتێک کە دروست ئەبێ مەیدانێکی جیهاد و بەرزبوونەوە بۆ ئینسان دروستە بێ ئەلێرەوە تۆ دەرئەکەوی ئایا لە بەرامبەر حوبێکی نسبیە خۆتەگری یان نا ئایا ئەتوانی ئەم جەنگە ببەیتەوە یان نا ئایا ئەتوانی سەرکەوی یا سەر ناکەوی ئەوە گرنگە کە ئینسانی موسڵمان ئەم مەحەبەتە با لە دڵیا دروست بێ هەڵەیەکی تیان نەکردبێ هەڵەکە قسەیەک وتەیەک سیرکردنێک هەموو ئەوانەی کە شەریعەت فەرموویەتی حەرامە نەیکردوە خۆی گرتەوە ئەگەر چی ئەم شتە لە ناخیا دروست بووە بۆیە ئەفەرمێ ئینسانی ئیماندار لەسەر ئەو هەمانەی کە لە حوبە لە دڵیا دروستە بنوەکو ئیبن القەیم ئەفەرمێ لەسەر هەر هەمویان لە ئەجر وەرەگرێ لە قیامەتە ئەگەر مجاهدەی کردبێ و نەفسی خۆی بە باشە ڕاهێنابێ کەوابوو یاسای دووەم ئەوەیە تۆ گوناهبار نابی لەسەر ئەو خۆشەویستیانەی بە دڵتا ئەگوزەرێ بەڵام ئەوەیان هەوڵت بۆ دا کردت بەکردەوە بەرەو خراپە هەنگاوتیان نا لەوەیانە گوناهبار ئەبی و خەتابار ئەبی و خەجاڵەتبار ئەبی ئێمەی ئیماندار لەم زەمەنی ناخۆشەویستیەیە لە هەموو شتێ زیاتر پێویستمان بە خۆشەویستی لەم زەمەنە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە خاوەنی دڵی زیندوو بین ماڵمان بە مەحەبەت بڕوا بەڵام تێبگەن کام مەحەبەتێکی میثالی دانەنێن ئەکرێ ممکنە ماڵێک مەحەبەتی میثالی هەبێ جارێک پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم حیوانێکیان سەر بڕی فەرمووی بۆ ڕەفیقەکانی خەدیجە بەشی بنێرن و خەدیجە نەما بوو فەرمووی ڕەفیقەکانی بەسەرکەنەوە دایکمان عایشە پێم ناخۆش بوو وتم یا رسول الله صلی الله علیه و سلم ئەوە ئافرەتێک بوو تێپەڕی خوا بە چاکتر بۆی تەعویض کردیتەوە یانی من ئەفەرمی خۆشەویست فەرمووی ئینی ڕزیقت حبها مەسئلەی من لەگەڵ خەدیجەیە خوا وەکو ڕزقێک بۆی ناردووم حب و ئەو خۆشەویستیە کە لە بینمانە هەبوو کەوابوو ممکنە ماڵێک لەسەر کەماڵی مەحەبەت کۆ بێتەوە بەڵام دیقەت بدە لەو فەرمایشتە بە ڕزق باسی ئەکە ڕزق چۆن تەوزیعاتی ئیلاهیە بەدەست و ئێرادەی خۆت نییە بۆیە تێبگە لەوەی کە ماڵەکەت معاشەرەکە جوان بی بە بەڕێوە خراپەیە لە بەرامبەرەکە دەبینی چاوپۆشی کە جوانێکی تیا بینی باسی بکە سوپاسی کە هەتا بتوانن پێکەوە بژین هەموو هاوڵەکانی ژوە هەموو خۆشەویستەکانیان بۆ مەخلوقاتی خوا لەو چوارچێوەیانە جێگای ئەبێتەوە کە عەرزم کرد خوای گیان داوات لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی هەر چاکەیەک کە لە هەموو عمریا پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای لێکردووی ئێمەی خەتاباریش داوات لێکەین و پێمان عەتاکە یا رب العالمین هەر خراپەیە ئەو نازدارەی دڵمان لە هەموو عمریا پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین یا ئیلاهی
داواد لێ ئەکەین ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە گرفتەکانمان بۆ چارەسەرکە دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە ڕۆحمان ئارام کە وڵات و نیشتیمان و شارمان ئارام کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئارام کە یا ئیلاهی کافران و بێدینان ئەیانەوێ قەڵای ماڵەکانمان تێک بدەن یا ئیلاهی بەهانامانەوە وەرە ماڵەکانمان پڕکە لە ئارامی یا رب العالمین پڕکە لە مەحەبەت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەەکەین لە ئیمتیحانە قورسەکانی مەحەبەتە یا ئیلاهی ڕزگارمان کە و نەجاحەتمان پێ بدە یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی کە ئەوان تۆیان زۆر خۆشەوێ و تۆش ئەوانت خۆش ئەون یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەم عەبدانە بە دڵی خۆشەویستیەوە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ کەس زۆرێکی لێ نەکردوون ڕۆح هێناونی بۆ ئێرە ئەمانە ڕکوع نابن لە پێناوی تۆیان نەبێ سوجدە نابن لە حزوری تۆیان نەبێ دەستی زەلیلیان لە دوعایە بەرز ناکەنەوە لە بەردەم تۆیان نەبێ دەیا ئیلاهی دوعاکەن گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام وشويسي إسلامنا يونشا کردەوە جوانە دڵ و ئینسانی مسلمانی کە رب العالمین و پێغەمبەر و خوای صلی الله عليه و آله وسلم کۆمەڵی ڕێسێ گەورە گەورەش پێیانەرە کە ئەشم سەر شەرە بلمێ پێی قانونا بلمێڕاوە یۆجە قانونەکە فەرمایش تێوەنە و شەویست پێما باس کەرۆ دیارە بعض فرمان شاء فرمایشته موقوفة سر إمام علي بعض فرمان شاء ضعيفة بلام راكي فرينه الباني رحمة خواج وأنا بقردش كو كردينه فرماو فرمایشته صحيحا وشويس فرماو أبو هريرة ما قال فرماو أحبب حبيبك هونا ما عسى أن تبغضه يوما ما وابغض بغيضك هونا ما عسى أن تحبه يوما ما كسي والكجرك بي وشل جرك بي ئیتر تەجاوز مەکەرە ئەخیر حەد وەشەویسی چی وێجە وەشەویسەکەینە بازۆ ڕەنگە ڕووی ڕجەڕوانی بێوەرە قینڵچی کەسێگن و کەسێ وەچڵ قینچە نەبی ئیتر مەیاونەش ئەخیر حەد و مەیانە سەر و ئێسقانی احتیمالە ڕووی جەڕوا بۆ بە وەشەویست و تۆ ڕەنگە چێگەنە ئیشکالێ لا مەژگو ئێمە دروست بۆ خاسە ئی ئومەتە و ئیسلامی ئەمرە ماپەنە کریێنە کە قینی ماجە کافری بۆ مسلمان ماوەشگەرەک بوو چەنی مسلمان ما کوچێ وەشەویسیش بازمەوە ئەشم گرد و وەشەویسیش دەیمەپەنە وەشەویسی بابەتێوە مطلقی نییە نسبیە یعنی کریۆ ئینسانێوەنە بەعزە وەشگەرەک بۆ بەعزە قینی چەنە بوو ئەگەر کەسێوە مسلمان طبعا دروسە ئەگەر ژەنێوە مەسیحیە بارۆ یا یەهودیە بارۆ بە شەرتێ سەر و ئەسڵ و ئیسلامی ئەسڵ و دین و وێشابە خۆ ئی کەسە ئی ژەنێشە ئەشم وەشەگەرەکە بوو اینجا تاوە باروش قینی چی چەنەشەنە کافرن چەنی ئیدوەیە پێوە کۆکەریۆ ئینە ئی فەرمایشتێ پێغەمبەری صلی الله عليه وسلم ممکنە پێسە ژەنێ پێسە بەشە ئینسانیەکەی وەشەشگەرەکەنە بەڵام پێسە دینەکەی و عەقیدەکەی قینیش چا سیفەتەشەمە کە سیفەت و کوفریە یا تەحریف و دینەکەیە یا یەهودیەتە یا نەسرانیەتە یا مەسیحیەتە ئومەت و پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم یاساشەنە پێی وەشەویسی ڕێساشەنە قانونشەن بين وما كما مالك رمي أش مزان مشاني ما مالك إيه ما قلت ما إنسان ما خاصة ما هن خرابة ما هن جنس فروكاتي تشينين فرق غلطي جورا كرو كسي جوش جركا بحد وش جركا جقر سنوركات تجاوز كرو دماي هري كسقين الشاك سيور ميزو يان قين الجاك سيوانا يترحت شيء نمازو بشو أشتيش أنا نمازو إما إيمان دار أشم ئەپی سێفرە مامەڵێەوە جوان کەرمی حتا چە ئینسان جای چەندی خێزانیش ئەو پەڕی مەحەبەت پێ یەکتری فاڕاوە کەچی دمای جێباوە هۆکارەکەش ئانە ئیلا ئەشم بەشێوە بازیۆ یعنی زیادەڕەوی مەکەرە وەشەویسینە زیادەڕەوی مەکەرە قینەنە هەر ئا کافرێ کە تۆ قینەڵ چەنەشەنە ئارۆ سعبێ ئەگەر بۆ بە ئیماندار فرە وەشەویسی تۆن وەروئانەی ذات و ئینسانی ما ئێمە قەت قینی چەنەمە بوو ڕەنگە سیفەتەکێ
حتى صفته جوان دل كافرين وقيني ما صفة جوانك نينا أبدا إما إيمان دار حتى إيمان داري وقد تماشكري صفة خراب الشنقين وزا صفة خرابك نفرأسا يا شرع أنا خوتو قنا بار مبي إن بشو ولاء براء نية بشو ياوانين ك چی یاسا و قانون و شریعتی ئارۆنە تەماشەکەری مەسائل و جیابیە و یانەکانە فرەفرە بیان یۆ جەهۆکارەکەش ئینە نە ئیدوە کەسە سەرەتا کە یەکتری مشناسا گرد و وەشەویسی ماوە بە یەکتری حیج مەجالەشیان نەمازاوە دمایش کە قینی شاوەرمێزۆ جە یەکتری گرد و قینی ماوە بە یەکتری یەکسەر جێباوە هەردووی حاڵەتەکانە ئینسانی موسڵمانش متەزین بۆ وەسەطیەتش بۆ گرد چێوەنە ئیدینە شریعەت سەر وەسەطیەتی جمەوە سەر و ناوەندگیری جمەوە بین و گرد و دوێ جەم سەرە خاسە و خراپەینە تەماشەکەری ئی شریعەتە ئامان وەسەطیەتی وەژ وەربژاردن کە خراپەکەی دڵتەنە ناشرین کەرۆ ئەیش دڵتەنە جوان کەرۆ بەڵام بینەوەی چە ئازایەتی فرە صفەتێوە جوانە ئینسانەنە بەڵام جەحەد دوێش تەجاوز کرد بۆ بە بێعەقڵی هەرچەنی ترسنۆکی صفەتی خراپە وەرو ئانەی شەجاعەتی شریعەتی وەربژاردن زیادەڕەوی و تەهەور و ملماڕای وێش وەرنەبژاردن یان سەخاوەت چێوێ فرە خاسە بەڵام ئینسان تەمام و دەستیش کەرەوە شریعەتی نەواتن تەمام و دەستی کەرەوە واتەنش بەش وێ چڵبازۆ گردنە وەسەطیەتش وەربژاردن مەسەلەی حوبی چەنە وەسەطیەت وەربژارەوە ئاگاڵ چەنە بۆ هەر کەسەڵ گەرەک بی گەرەکەڵ بۆ بەدڵ بەڵام چێوێ شەنە بازۆ نەوەکو ڕێجە ڕوان صفەتێجا صفاتەکە ژوێن و قینڵ چەنەش وەرگنەوە قینی چڵجە هەر کەسی بی چێوێ شەنە بازۆ ڕەنگە ئاسیفەتەی قینڵ چەنەشانە نەمەنۆ بۆ بەیۆجە وەشەویستەکە تۆ خوایە گیان دڵی ما ساخ کەرەوە پێیوە گرد و وەشەویستی وێڵ یا ئیلاهی دڵەکەمە پەنەش داگیرێکەرە یا رب العالمین خوایە گیان ئێمە گەرەکمانە دڵما دەیمێ بە تۆوێت قبوڵێما کەرە و دڵی ما کێشە پەیلاوێڵ یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله